والله تقريبا 5-6 ساڵە خەریکی ئەم ئیشە باشەم، یعنی بە گەرمێ خەڵگە باو خەڵگە کڕ و خەڵگە فێرەکەم و ئەمە قوتووی ئاوی تەماتەیە وای لێەکەم و ئەمە ئیساحەیە وای لێەکەم و ئەوە دەزاڕە و چیمەنتۆیە خاسیەکەم و ئەم بووکانم مهم ئەوەیە خۆم جلەکانیانە دوورم و بەدەست قەیمیانەیە دوورمێ لەبەرەوە نا بە مەکینە دوورێ بە دەسووری قەیم بەدەزەیان دوورم. دێ ئەو خوێدانانە دروست دەکەم، جاجم دروست دەکەم، مەوج دروست دەکەم، تەشی ئاڕیسم، کڵاژ ئەچنم، مشکی با ئەدەم، بە برای خۆم بڵێم لفکە ئەچنم، خۆم ئەیڕیسم، خۆم بایەدەم، خۆم ئیشیکەم بە لفکە ئیجابێ بە پارێ. ئیتر ئەم بووکانێت ئەمە بەری سنووبەرێ، ئەمە بەسبەری سنووبەرێ دروستم کردووە، ئەمە حەتحەتۆکەیە بۆنی خۆشە، ئەمە بووکن خۆم جلەکانیان بۆ دوورم بەدەست. ئەرێوەلا ئەو جلانە هەمووی لەسەر شێوازی قەدیمە دووریومە بەدەست، کەوامان وا بوو، قەزازیمان وا بوو، هەیسێک خەزازیمان وا بوو، مناڵم دانەنیاگە ڕسمی خۆمە یەکێکیانەمی ئەولا مناڵەر بە کۆڵمەوە بووە ئیشم کردووە نانم کردووە. لە بازار شیرە ئەسێنم و میرو ئەسێنم و ئەم جاجمانە بۆم یەن لێفن سەلا سەری چۆ هەمە لێف لە هەولێرە بۆمیە، لە هینە بۆمیە، لە سلێمانیوە بۆمیە لێفەکان هەڵیانەوە شوێنەوە جاجمەکە ئەشۆم و ئەترەکەم بە ئەوانە و ئەترەمانەش پارچەن ئەیان کەم بە لێفی زۆرم هەیە لەوانێ بۆ مناری مناڵەکانم دووریومە بۆ بێشکە. ئیتر بۆ ئەمانەجی شاحە بوو هەڵمێناوە کردومە بەم هینانێ دەخەوە جوانە بۆ دەستی بووک بۆ زاوە. ئەمەوە یەکێک بی پیاوەتیەکیە بووە بۆم لەوە ئێوەزەیە دەم بەشیە دەم یە تەماڵم نایەڵم خاڵی بڕواتەوە بەشیە دەم سەد و دانەیەکم بۆ دانیاوی ئەم لێو خوێدانانێ. ئەمە ئەوستا خوێدان بوون، خوێدان خوێمانە کردە ناو ئەم جاجمێ. ئیسە من وا ئێڕازێنمە ئەوەری وا نەبوو نەمانە ڕازاندۆ. ئیتر ئەمە یەکێک بێتە ماڵم بەشیە دەم، یەکێک بێتە ماڵم خاڵی نانێرمەوە. تر خەرگیە ماشەڵڵا ئەگەتەی ئیسە تۆ ناچێت تەشریف دەڕاتەوە من شتکەم بە شتێکی تر ئەڕوا شتێکی تر دروست دەکەم تا بەیانی بەیانی دیسانە شتێکی دوو شت سێ شت دروست دەکەم ڕۆژی دوان ئەلەمانە دروست دەکەم. ئەگە ڕۆشتبن فرۆشتبوومە یان داگمەوە خەڵک ئەبێ شوێنەکەی پڕکەمەوە ئەبێ شتم زۆر بێ زانیگەن تر تەشی و تر مەرەز و مەرەز نا خوری خۆمەیە ڕێسم و ئەتر حەتیشتە خۆمەیکەم تر چۆخۆڕانکەم ڕستکە تر بەرماڵم دروست کردووە تر مشکیم بادا هەربی بێڕێشت من بە نەکردو خەیاتیم کردووە ئەو مەشکۆشتە ئەوە پێسە پێسەکەی داکەنی و جۆتی بۆ ئەکوتی و ئتر ئەوەری بەخوێ پۆسەکینەکەی لابێ خوریەکەی ئتر پەشکێنی بۆ کڕێنی کتۆکڵ هەنار جۆتو ئەیخێتە ناو جۆتەکەەوە و دوایی 5 ڕوا لە ناو جۆتەکە دوایی ئەهێنیەکەیت و ئەدەی لە هەوا تاوش گەبێتەوە پڕەکەی لە گەنم